بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز کاکەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتاری ئیداری سەربەخۆی سۆران، بەڕێز دکتۆر ڕێبوار بەرپرسی لقی دەیپارتیمان، بەڕێزان بەرپرسانی دام و دەستگای حزبی و حکومی بەخێر بێن بۆ مەراسیمی دانانی بەردی بناغەی 28 قوتابخانە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران. سەرەتای مەراسیمەکەمان بەدەستپێکێک ساتێک بوەستین بۆ گیانی پاچی سەرجەم شەهیدانی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان و سەروەریان باوکە ڕۆحی لەتەوەی بارزانی نەمروکا کەدری سەمیشە فەرموون. نەمری بۆ شەهیدان کوردستان هەلاوەدان بفەرموون. بەڕێزان زۆر بەخێر بێن بۆ مەراسیمی دانانی بەردی بناغەی 28 قوتابخانە. ئەمەش کەرتی پەروەردە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران دەچێتە قۆناغێکی تر و پێشکەوتن. خۆتان شاهێدی ئەوەن کەوا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەر سەرکردایەتی ڕێزدار مەسرور بارزانی شەوڕشێکی ئاوەدانی بەرپا کرد سەرتاسەری کوردستان و ئێمەش وەکو قەزای سیدەکان و ئیدارەی سەربەخۆی سۆران بێبەش نەبووین. بە شانازیەوە ئیدارەی سەربەخۆی سۆران پێشەنگی ئەم شۆڕشەی بوو و زۆرترین پرۆژە و کاروانی ئاوەدانی بەربڵاوی کرد بۆ سنووری گوندەکان و سنتەری شارەکان. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئەکارە ئەلیشا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران دەکەین با بەڕێزان بفەرمێ بە وتاری بەخێراتن. بەناوی خوای گەورە و میهرەبان، ڕێزدار هەڵگۆڕ شێخ نەجیب سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران، بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لقی دەی پارتی دیموکراتی کوردستان، بەرپرسانی دام و دەستگای حزبی و حکومی، خەڵکی دەڤەری سیدەکانی خۆشەویست، هەموو لایەکتان بەخێر بێن. خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەمڕۆ لەم مەراسیمەدا ئامادەین بە بۆنەی دانانی بەردی بناغەی 28 قوتابخانەی سێپۆلی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران. بە پێویستی دەزانم سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بکەم لە پای ڕەزامەندیدانیان بۆ ئەو هەڵمەتە بەرفراوانەی دروستکردنی 28 قوتابخانەی سێپۆلی بە گوژمەی 2 ملیار و 10 ملیۆن کە ئەمە ئەمڕۆ دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. جێی وەبیرهێنانەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای کابینەی نوێمەوە بەڕاستی گرنگیەکی زۆری بە کەرتی پەروەردە داوە کە ئەمەشیان دەرخەری ئەوەیە کە کەرتی پەروەردە لە لای جەنابیان چەند گرنگ بووە. لێرەدا بەڕاستی دەمەوێتن بە کورتی ئاماژە بە کۆمەڵێک پرۆژە و داتا بکەم کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی و وەزارەتی پەروەردە بەگشتی لە ناو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە. بە سوپاسەوە لە بواری دروستکردنی باڵەخانە 155 باڵەخانە دروستکراون کە سوپاس بۆ خوا مانجی دەی ئەم ساڵ 42 قوتابخانەیان دەکەوێتە بواری خزمەتکردن بە قوتابیانی خۆشەویست. هەر لەم بوارەدا 640 ژوور کە بۆ قوتابخانەکان زیاد کراون کە ئەمەشیان لە نەتیجەی زۆری قوتابیەکان لە پۆلەکان ڕەزامەندی سەرۆکی حکوومەت وەرگیرا کە ژمارەیەک پۆل بۆ قوتابخانەکان زیاد بکرێتن کە ئەمەشیان ژمارەیان بەڕاستی زۆرە و گوژمەیەکی زۆریشی بۆ دابین کرابوو. هەر لەم بوارەدا 1700 قوتابخانە و باخچە نۆژەنکردنەوەیان بۆ دەرچوو کە ئەمەشیان بەڕاستی گوژمەیەکی زۆر بۆ حکوومەت و بە سوپاسەوە. لێرەدا بە خۆشحاڵیەوە ئەم 28 قوتابخانەیەش دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و دەکەوێتە بواری خزمەتکردنی کەرتی پەروەردە لە دەڤەری سۆران بەگشتی و ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆرانیش. بەڕێزان، ساڵانە وەزارەتی پەروەردە نزیکەی 18 ملیۆن کتێب 18 ملیۆن بە گوژمەی 22 ملیارد دینار بە کوالیتی زۆر بەرز و ڕەنگاوڕەنگ بۆ قوتابیانی خۆشەویست چاپ دەکاتن. هەر لەم کابینەیەدا 5088
گرێبەست کراونە تا هەمیشەیی و 38 قوتاب مامۆستای وانە بێژ کراونەتە گرێبەست. هەر لەم کابینەیەدا بەڕاستی کارەکانی وەزارەتی پەروەردە هەمویان کراونەتە ئەلکترۆنی. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان استراتیجی ڕاهێنانی مامۆستا کە هەموو مامۆستاکانی کوردستان دەخرێنە بەر ڕاهێنان و بە کوالیتی باش و سەردەمیانە ڕادەهێنرێن بۆ ئەوەی خزمەتی قوتابیان بکەن. لێرەدا سەدان و دەیان پرۆژەی دیکە و دەستکەوتی دیکە هەن بەڵام لەبەر کەمی کات نامەوێتە بەڕاستی کاتتان بگرم. بۆیە لێرەدا بە دەرفەتی دەزانم سوپاسێکی بێ پایانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم، سوپاسی والی ئیدارەی سربەخۆی سۆران بکەم کە بەڕاستی هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆرانە، سوپاسی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم دکتۆر ئالان کە بەڕاستی ئەویش هاوکار بووە، سوپاسی هەموو ئەو دام و دەستگایانە دەکەین کە بە هەر شێوەیەک لە شێوەکان هاوکاری دام و دەستگای پەروەردەیەکانن لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. بەڕێزان ئەرکی سەرشانی خۆمانە کە خزمەتی پەروەردە لە تەواوی گوندە دوورەکان و شار و شارۆچکەکان بۆ قوتابیانی خۆمان فراهەم بکەین. بۆیە لەم ئەرکە بەردەوام دەبین و لە خزمەتکردنی قوتابیانی خۆمان بەردەوام دەبین بۆ ئەوەی کاروانی خزمەتگوزاری کەرتی پەروەردە بگاتە هەموو شوێنێک. لێرەدا بە دەرفەتی دەزانم بەڕاستی پیرۆزبایی مەولودی نەبەوی لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی و دەڤەری سۆران بکەم کە سوپاسی ئێوەی بەڕێزیش بکەم کە بە شووە ئامادە بوون لەو مەڕاسیمەیە. ئەمەشیان دەرخەری ئەوەیە کە کەرتی پەروەردە لای ئێوە چەند گرنگە. بۆیە دووبارە بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەم و بەخێر بێن سەر هەردوو چاو. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەکارا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران. ئێستاش داوا لە بەڕێز کاک هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، خانەوادەی سەربەرزی شەهیدان، بەڕێز دکتۆر ڕێبوار بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان، پیاو ماقولان و ڕیشسپیان و مامۆستایان و ڕێکخراوانی کۆمەڵگای مەدەنی و فەرماندە و پێشمەرگە قارەمانەکان، بەیانیتان باش. خۆشحاڵین جارێکی دیکە لە ڕۆژێکی پیرۆزی وەک ئەمڕۆ کە یادی مەولودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ناوچەیەکی کە لە قەزایەکی دیکەی ئیدارەی سەربەخۆی سۆران پرۆژەیەکی کەی خزمەتگوزاری دێخینە بواری جێبەجێکردن. بەڕێزان، دەڤەری برادۆست لە ساڵانێکی زووەوە کە یەکەم قوتابخانەی لە سیدەکان دروست کرا، بەڵگەی ئەوە بوو کە خەڵکی ئەو ناوچەیە نەک لە ئێستاوە بەڵکو هەر لە زووەوە خولیای خوێندن و خولیای ئەوە بوونە کە منداڵەکانیان بنێرنە بەر خوێندن. ساڵانێک کە لەوانەیە تێگەیشتن لە خوێندن لە تەواوی کوردستان جیاواز بووە. بەڕێزان، هەمومان دەزانین تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تووشی گەورەترین و قوڕوسترین و زۆرترین قەیران و کێشە بووە. بەڵام کە دیقەت دەدەین سەرەڕای هەموو ئەو کێشە و گرفتانە لەو ماوەی ئەم کابینێدا زۆرترین و گەورەترین پرۆژەی خزمەتگوزاری چوەتە بواری جێبەجێکردن. جێخۆیەتی لێرە ئاماژە بە ئەو حکمەتە بکەین کە کابینەیەک ئەو هەموو کێشە و گرفتانەی هەبووە چۆن توانێتی بەسەر هەموو کێشە و گرفتەکان زاڵ بێت، نەک هەر تەنها زاڵ بێت بەڵکو شۆڕشی ئاوەدانی و جێبەجێکردنی پرۆژەکانیشی تەنانەت یەک ڕۆژیش نەوەستا بێت. ئەوە دەگەڕێتەوە بۆ حکمت و لێزانینی و سەرکردایەتیکردنی حکوومەت لەلایەن ڕێزدار مەسرور بارزانی
کە هەمیشە بەرنامە و پلانی هەبووە بۆ هەموو ئەو شێشە و گرفتانەی کە دەهاتنە پێش کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. کێشەکانی ئەو کابینەیە تەنها ئیقلیمی و عراقی نەبوون، بەڵکو کێشەی ناوەخۆش هەبوون، بەڵام جەنابیان نەیهێشت کاروانی ئاودانی بە هیچ شێوەیەک بوەستێتن. ئەگەر باس لە تەمەنی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین بە هەمان شێوە، لە ساڵانی ڕابردوو دوای بڕیاری جەنابیان بە ئیدارەبوونی سۆران بەو قەزانەی کە دەیگرێتەوە لە یەکەم ڕۆژەوە کە بڕیاریدا ئەم بڕیارە تەنها ناوێک نابێتن، بەڵکو ڕۆژە خزمەت گوزاریەکان دەستنە ناو قوڵایی ئەو ناوچەیە بە هەموو قەزا و ناحیە و گوندەکانەوە. ئێمە لەو ماوەیە کارێکی زۆرمان بەسەرەوە بردووە کە سەردانی زۆربەی شوێنەکان بکەین، سەردانی زۆربەی ناوچە و قەزا و ناحیە و گوندەکان بکەین بۆ دانانی بەردی بناغی پرۆژەکان. ئەوەی کە جێگای خۆشحاڵیە زۆربەی وە تەنانەت بڵێم هەموو ئەو پرۆژانەی کە لە ماوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بەردی بناغیان دانراوە هەر هەمویان تەواو بووینە. ئەوانەی کە ئێستا لە بواری جێبەجێکردنن ئەوانش بە کارەکانیان زۆر بە خێرایی دەڕواتن و هەمووشیان بەپێی ئەو پلانانەی کە لە بەردەستدایە هەمویان لە کاتی خۆی تەواو دەکرێن. نەک تەنها ئەو پرۆژانەی کە ئێمە کارمان لەسەر کردووە پلانمان بەرنامەمان بۆ دانان و بەردی بناغمان دانان، بەڵکو زۆربەی زۆری ئەو پرۆژانشی کە لە ساڵانی ڕابردوو لە 2014ەوە وەستا بوون لەبەر قەیرانی دارایی، زۆربەی هەر زۆری ئەو پرۆژانش لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تەواو کران. بۆیە لێ جێخۆیەتی بە ناوی خەڵکی دەڤەری برادۆست و بە ناوی خەڵکی گشتی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسێکی بێپایانی ڕێزدار مەسرور بارزانی بکەین کە هەمیشە پەرۆش و خەمخۆر بووە و هەمیشە ئێمەی ڕاست پاردووە نەک تەنها ئەو پرۆژانە بستنە بواری جێبەجێکردن، بەڵکو بە شێوەیەکی بە کاتێکی خێرا و بە شێوەیەکی کوالیتێکی بەرز ئەو پرۆژانە جێبەجێ بکرێت. یەکێک لە بەردامەکانی دیکەی کابینەی نوێم ئەوە بوو کە ئاوادانکردنەوەی گوندەکان بوو. بەڕێزان ئێستا ئێمە لە مەراسیمێکین بۆ دانانی بەردی بناغی قوتابخانە لە گوندەکان. ئەوە دەرخەری ئەوەیە کە ئەو کابینەیە و خودی جەنابیان گرنگیەکی زۆر تایبەتی بە کەرتی پەروەردەداوە. بۆیە دوای ئەوەی کە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە پێشنیاری ئەومان کرد کە هەموو ئەو قوتابخانە سەرخۆڵانەی تا ئێستا لە گوندەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ماون، ئەوانە هەمووی جارشکە قوتابخانەی نوێیان بۆ بکرێتەوە، بە تایبەتی ئەو قوتابخانەی کە دوورە دەستن و کەش و هەوایان بە تایبەتی لە زستاناندا ساردە و بەفر و بارانێکی زۆریان هەیە. بە خۆشحاڵیەوە جەنابی ڕەزامەندی لەسەر تەواوی ئەو قوتابخانەی کە دەکەونە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و تا ئێستا سەرخۆڵن کە 18 قوتابخانەیان دەکەوێتە سنووری قەزای سیدەکان و 8 قوتابخانەیان لە قەزای مێرگەسۆرە، قوتابخانەیەکیان لە قەزای چۆمانە و یەکێکیان لە قەزای ڕواندزە. کۆی ئەو قوتابخانانە 28 قوتابخانەیە. جەنابیان ڕەزامەندی دەبوو ئەوەی هەموو ئەو قوتابخانانە بە زووترین کات دروست بکرێنەوە بە شێوەیەکی سەردەمیانە بۆ ئەوەی بستنە خزمەت منداڵانی ئەو گوندانە. ئەوەیە کە ئێمە هەوڵ دەدەین سیاسەتی ڕژێمی بەعس لە ڕابردوودا کاولکردنی ئەو گوندانە و تێکدانی ئەو گوندانە بۆەوە بۆ چونکە دەیزانی مەترسیەکی گەورە لەسەر حکوومەت هەیە، چونکە خەڵکی ئەو گوندانە تەواو پشتیان بە خۆیان بەستە بوو لە بژێوی ژیانیان، کاوەش مەترسی بۆ حکوومەتی مەترسی بۆ حکوومەتی ئەو کاتەی مەرکەزی و حکوومەتی بەعس دروست کردبوو. بۆیە بە پلانێکی تەواو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکانی پێشتریش هەوڵی ئەویان داوە کە ئەو گوندانە جارێکیکە ئاوادان بکرێنەوە. تەواو دەنگدی جارێکیکە بە ناوی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی هەموو خەڵکی ئەو دەڤەرەش دەکەین کە خۆڕاگر بووینە بەرامبەر هەموو ئەو پلانانەی کە لەسەر کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە. دوژمنان بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە
کە نەهێڵن بەرنامەکانی کابینەی نوێم و حکوومەتی هەرێمی کوردستان سەر بگرێت بەڵام پاڵپشتی خەڵکی ئەو ناوچەیە پاڵپشتی خەڵکی هەرێمی کوردستان بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە هەموو پلانەکانی دوژمن ئەوانەی کە دایان ڕێشت بوو بە تایبەتی لە کەرتی پەروەردە کە ماوەیەک هەوڵی ئەوەیاندا پرۆسەی خوێندن پەک بێخن و کاریای حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن. لێرەوە جێخۆیەتی سوپاسی مامۆستایانی خۆراگەری سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین کە هیچ ڕۆژێک لە ڕۆژان بە هیچ شێوەیەک نیان هێشتووە ئەو پلانانەی دوژمن سەر بگرێتن و بۆ تەنانەت بۆ یەک ڕۆژیش نیان هێشتووە پرۆسەی خوێندن پەچی بکەوێتن. لە کۆتاییدا بەڵێنی ئەوە بە هەموو خەڵکی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەرێن کە کاروانی ئاوەدانی بەردەوام دەبێتن. لە ماوەی داهاتوو لە هەفتەی داهاتوو چەندین پرۆژەی دیکە لە تەواوی سنووری قەزا و ناحیەکانی دیکە بەردی بناغیاندا دەدرێتن لە هەموو بوارەکانی چ پەروەردە، تەندروستی، ڕێگاوبان، ئاو ئەوانە هەمووی لە سێدە بواری جێبەجێکردن و بەردی بناغیاندا دەدرێتن. هەر ئەمڕۆکە لە سنووری دەڤەری برادۆست پرۆژەی ئاوی ناحیەی کانیڕەش دەکەینەوە کە ماوەی پێش ئێستا دەستی بەکارەکانی کرد وەکو باسم کرد پرۆژەکانمان لە کاتی خۆی تەواو دەبن ئەو پرۆژەیەش ئێستا چووتە خزمەت ناحیەی خەڵکی ناحیەی کانیڕەش. بە هەمان شێوە پرۆژەی ئەوەی کە لەو سنوورە ئێستا لە بەرنامەدا لە داهاتوو بەردی بناغیدا نەدرێتن پرۆژەی ڕێگای گوندی بۆڵەیە و پرۆژەی چارەسەرکردنی کێشەی ئاوی گوندی شیوانە و لەگەڵ نزاریان کە ئەویش لەو ماوەیەکی نزیکدا بەردی بناغیاندا دەنرێتن. ئێمە لە پرۆژەکانی ئاو هەوڵمان داوە کە پشت بە ئاوی سەرزەوی ببەستین بۆ ئەوەی کێشەی ئاو بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەین کەمتر پشت بە ئاوی ژێرزەوی بەستین. جارێکی کە ئەو پرۆژانە لە خەڵکی دەڤەری برادۆست و هەموو خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران پیرۆز بیتن و دڵنیاتان دەکەینەوە کە پرۆژەکانمان و کاروانی ئاوەدانی بەردەوام دەبێتن سەرڕای هەموو قەیران و ئالنگرەکانی کە دێنە پێش. ئێمەش لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەوڵ دەدەین جێبەجێ بکرێتن. لە کۆتاییدا داوا لە بەڵێندەری جێبەجێ کار دەکەم کە دەکاتی دەستپێکردنی ئەو پرۆژەیە هەوڵ بدرێتن پرۆژەکە بە خێرایی تەواو بکرێتن پێش ئەوەی وەرزی